سڵاوتان لێبێت لەگەڵ دەستپێکردنی گرژی و ئاڵۆزیەکانی ئەم دواییەی هەرێمی کوردستان قسە و باسێکی زۆر دەربارەی ئەدای هێزی پێشمەرگە دەکرێت. ئایا هێزی پێشمەرگە لە کوردستان وەک پارێزەری سنوورەکانی هەرێمی کوردستان توانیوێتی بێلایەنی خۆی بپارێزێت؟ ئایا هێزی پێشمەرگە توانیوێتی ڕێگە نەدات ببێتە بەشێک لە ململانێ سیاسەکانی نێوان لایەنە سیاسەکان؟ بۆ قسە و باس دەربارەی ئەم بابەتە ئەڵلقەی یەکەمی بەرنامەی بەڕاشکاوی میوانداری جعفەر شێخ مستەفا وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە. کاکشێخ بەخێر بیت. زۆر سپاس دەستخۆشیتان لێ یەکەم. زۆر سپاس بۆ تۆ. کاکشێخ قسە و باسێکی زۆر دەرباری هێزی پێشمەرگە ئەکرێ بەوەی کراوەتە بەشێک لە ململانەکان بە بڕۆی جەنابە وەکو وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە بووەتە بەشێک لە ملمانێ سیاسەکان یان توانیوێتی بێلایەنی خۆی بپارێزێت؟ بەڕێی من پێشمەرگە بەشێک نییە لە ململانە سیاسیەکان. ئەوەی کەوا ئەڵەیە من پێم وایە تێنەگەیشتووە لە ئەرک و واجباتەکانی هێزی پێشمەرگە لە کوردستانە کە هێزی پێشمەرگە هەر لە سەرەتای دروستبوونیەوە بە پێی مەرحلەکان ئەرک و واجباتەکانی گۆڕاوە تا هاتۆتە ئەم مەرحلەیە کە میلەتەکەی ئێمە ئەمڕۆ ساحێبی چەند دەستکەوتێکە کە لە خۆی لە حکوومەت و پەرلەمان و هەرێمە ئەبینێ. هێزی پێشمەرگەی کوردستان ئەمڕۆ مەسئولە و بەرپرسیارەتی یەکەمی لە ئەستۆیە لە پاراستنی ئەم دەستکەوتانی کە ئەمڕۆ لە کوردستانە هەیە و ڕوبەڕووبوونەوەی هەرچی هەڕەشەیە کە لەم دەستکەوتانە بکرێت لە کوردستان. بەڵام بۆ پێی کە وەزارەتی پێشمەرگە لە بری وەزارەتی بەرگریە لە وڵاتێکی خاوەن سربەخۆییە ناتوانین بڵین هێزی پێشمەرگە ئەرکی پاراستنی سنوورەکانی هەرێمە نەک ئەو مەترسیانێکە لە ناو خۆیان هەن؟ نا، هێزی پێشمەرگە ئەرکی پاراستنی سنوورەکان نییە. بە پێی دەستوری عێراقی هێزی مرکزی ینی جێشی عێراقی لێپرسراوی یەکەمە بەرامبەر پاراستنی سنوورەکانی عێراق بە هەموو هەرێمەکانیەوە بە هەرێمی کوردستان. هێزی پێشمەرگە لە ئێستاە بەشێک نییە لە سوپای عێراق؟ نەخێر بەشێک نییە لە سوپای عێراق بەڵکو بەشێکەکە لە سیستەمی بەرگری عێراق و هێزێکی ئەقلیمیە بە پێی دەستور کە لە دەستوری عێراقی هاتووە ئەڵێ هەر ئەقلیمە لە عێراقا دروستە بێت هێزێکی تایبەتی بێ بە ناوی پاسەوانی هەرێم و ئەو هێزە بەشێکە بێت لە سیستەمی بەرگری عێراق و یارمەتی دەری جێشی عێراق بێت لە کاتێکا پێویستی کرد لە سەرتاسەری عێراقا بۆ هەر مەبەستێک ئەو هێزە ئەجوڵێنرێ و حرەکەی پێکا و چێتە ژێر فەرمانی عومرەتی جێشی عێراقی لەو منتیقە. کاکشێخ ئێستا بینین هێزێکی زۆر هاتۆتە ناو شاری سلێمانیەوە کە دەگوترێت هێزی پێشمەرگەی کوردستانە. ئەم هێزە بە چوومە بەستێکیان ڕاوەتە ناو شاری سلێمانی؟ هێزێکی زۆر لە ناوشاری سلێمانیە بەڵام هێزی پێشمەرگە نییە. هێزی پێشمەرگە زۆر بە ژمارەیەکی کەم هاتوۆتە ناوشاری سلێمانیوە و هاتی هێزی پێشمەرگە بۆ ناوشاری سلێمانیش لە زروفێکی زۆر تایبەتە بووە کە گرژی و ئاڵۆزی لە شاری سلێمانیا بووە و ئەمن و ئاسایش تێکچۆ بە تەواوی هێزەکانی ئاسایشی ناوخۆت توانای سەیتەرەکردنیان نەبووە بەسەر وەزعەکە و لەلایەن لیژنەی ئەمنی شاری سلێمانیوە داوا لە هێزی پێشمەرگە کراوە کە بێنە ناو شاری سلێمانی بۆ پشتیوانی و بۆ پشتگیری هێزەکانی ناوخۆ تاکو بتوانن کۆنتترۆلی ئەو وەزع گرژێ بکەن کە شاری سلێمانی. ئەگەر هێزەکانی ئاسایش و پۆلیس توانای پاراستنی ئاسایشی شارەکانی کوردستانیان نەبێت ئەمە مانای دروستبوونی پرسیار نییە لەسەر ئەدای وەزارەتی ناوخۆ لەسەر ئەدای هێزەکانی ئاسایش و پۆلیس؟ نه، لە دنیا لە هەموو دنیا وایە لە زۆر دین کە هەندێک جاری وایە کارەسیەکی تەبیعی ڕۆدا جاری وا هەیە هەندێک حاڵەتی گرژی زۆر جیاوازە لە حاڵەتی ئێستا سلێمانی حاڵەتی گرژی ڕوئەدا گرژی ئەگاتە حاڵەتێکی وا کە هێزەکانی ناوخۆ توانای نییە سەیتەرەیان بکە لەبەرە لەو کاتە لە وڵاتە جێش ئەتوانێت تەدەخل بکە لەسەر داوایەوە. بەڵام کاکشێخ ئەو هێزەی ئێستا لە ناوشاری سلێمانی بڵاوکراوەتەوانێ هێزی پێشمەرگەیە یان هێزی وەزارەتی ناوخۆیە؟ بەشی زۆری هێزی وەزارەتی ناوخۆیە لە هێزەکانی ناوخۆیە و بەشێکی کەمیش هێزی وەزارەتی پێشمەرگەیە. بەڵێ ئاماژەت بەوەیە کە لەسەر داوای لیژنەی ئەمنی شاری سلێمانی ئەم هێزانە هاتوونەتە ناو شاری سلێمانی. ئەتوانی پێمان بڵێ لیژنەی ئەمنی شاری سلێمانی چێن؟ لیژنەی ئەمنی مرکزی سلێمانی جەنابی محافظ مەسئولی لیژنەی ئەمنیە و نوێنەری شورتا ئاساییش پێشمەرگە ئەوانە هەموو عزون لەو لیژنە ئەمنیە. بەڵێ کاکشێخ ئەگەر هێزەکانی ئاسایش توانای ئەویان نەبێت لە بارودۆخێکی ئاوایە بتوانن ئاسایشی شارێکی وەکو سلێمانی بپارێزن پێدوانیە پێویستە هەیکەلی وەزارەتی ناوخۆ پێداچوونەوەی بۆ بکرێت؟
معناه ئەوە نییە گەر هێزەکەی ئێمڕۆ گەر ئێمە وەکو هێزی پێشمەرگە نەمانتوانی کە ئەگەر هەڕەشێک ڕوبە ڕوومان بۆ نەمانتوانی چارەسەرکردنی بێ وەزارەتی پێشمەرگە حل کرێ و نەمێنێ و وەزیر دەرکرێ ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە کە ئێمە حکومەتەکەمان حکومەتێکی تازەیە پێویستیمان بەوە هەیە کە لە هەموو ڕوویەکۆ نەگە لە ڕووی ئاسایشۆ لە ڕووی پۆلیسۆ لە هەرچی مەجالەکانە هەیە ئێمە پێویستمان بە خۆڕێخستنەوە خۆ تەنزیمکردن هەیە پێویستمان بە تەدریب هەیە پێویستمان بە تەجیز هەیە پێویستمان بەوانە هەیە مەسەیسە بۆ نمونە هێزەکانی ئەمریکا بڕیاریان داوە پۆلیسی چالاکە مەدەنی بێنن تەدریبی پێ بکەن ئێمە هێشتا ماومانە کە وامان لێ بێ بتوانین بگەینە ئاستێکی وە کە هێزی ناوخۆ بتوانێت بەتەنیا ڕوبەڕووی هەندێک هەڕەشە یا هەندێک باری گژی و ئاڵۆزی ببێتەوە ئێمەش بەشێکی لەوانەوانیش بەشێکن لە ئێمە زۆرێک لە خەڵک دەڵێن وەزارەتی پێشمەرگە لە ئێستاە ڕۆڵی وەزارەتی ناوخۆ ئەبینێت تۆکو وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان چێڵی لەبارەوە من پێم وایە زۆر جارە شتانەیە بیستین ئەوە هەمووی چاواشەکاریە و هیچی هەمووشی دوورە لە ڕاستی لە کاتێک ئەگەر وەزیری پێشمەرگە لە منطقەیەک لە جێگایەک بۆ مهمەیەک چوو بۆ ئەوانە ئەگەر ئەو هێزە چەکدارانی کە لەوەیە کە ڕین هێزی چەکدار هێزەکانی ناوخۆی هێزەکانی پێشمەرگە ئەگرێتەوە ئەگەر خستیان ژێر فەرمانی ئەو کاتە دەوری وەزیری ناوخۆش و وەزیری پێشمەرگەی شەبینێ بە هەمان شێوە وەزیری ناوخۆش مەسئولە لە بەشێک لە هێزە چەکدارەکانی کوردستان ئەگەر چووە منطقەیەکەوە بۆ مهمەیەک لەوێ هێزی پێشمەرگە بەشداری کرد لەو مهمە ئەو وەزیری ناوخۆ ئەبێ بە ئەو هێزی پێشمەرگەش ژێتە ژێر فەرمانی ئەو لەوێش دەوری وەزیری پێشمەرگەیە بینێ لەبەر ئەوەی کەوا باسیەکەن کە من پێم وایە مەبەستێکی تێکدان و ناشرینکردنی وەزاکە ئەوانە باسەکەن وەکو حقایق و ڕاستەکان نییە بەتەکید هەر وەزیری ناوخۆی وەزیری داخلێ لە هەر جێگایەک بوو نەگەر پێویستی کرد ئەو هێزانەیە کە پێڵی هێزی چەکداری هەرێمی کوردستان کە پێویستی کرد هەموو چێتە ژێر عمرەتی ئەو مەسئولیەتی ئەگرێتە ئەست باسی ئەوەمان کرد کە ئەو هێزانە بەمبەستی پاراستنی ئاسایش هاتوون بەڵام چاودێرانی سەربازی پێیان وایە کە کۆکردنەوەیەکی بۆ ڕێژەیەی هێز لە شارێکی وەکو سلێمانیە ئامانش ڕەنگە لێ پاراستن نەبێت وەکو وەزیری پێشمەرگە ئەتوانی پێمان بڵێ ئەو هێزانە بەنیازی چین من پێشتری بۆم باسکردن ئەو هێزانە بە هیچ نیازێک نەهاتوونەتە ناو شاری سلێمانی جگە لە پشتیوانی و پژگیری هێزەکانی ناوخۆ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو تیژە و گەڕانەوەی ئارامی و ئەمن و ئاسایش بۆ شاری سلێمانی و نێڵانی ئەو بارێگرژیە هەیە لە سلێمانیا و ئێستا زەمانەتی ئەوە هەبێ کە ئەو بارگرژیە دروست نابێتەوە لە ناو شاری سلێمانیا من پێم وایە تاکو بە چەند سەعاتێک هیچ هێزێکی لە ناو شاری سلێمانیا زەمانەتی ئەوە بات کە توندوتیژی دروست نەبێتەوە ئەوانەی کە لە پشت ئەو توندوتیژیانەوە بوون کە هانی خەڵکیانەدا کە هانی توندوتیژیانەدا کە ئیعلانی جیهادیانە کرد کە لە میدیاکانیانەوە خوتبەیانەدا و پیانەوتن پەلاماردن و چیتان لە دەست دێ قسوور مەکەن ئەوانە ئەبێ ئەگەر لە حاڵەتێکە ئەو زەمانە نەبوو ئەو هێزانە چێکن هەتا ئەو زەمانە دروستە بێ ئەو هێزانە لە شوێنی خۆیانە مێنەوە و ئەو ئەرکەی پیان سپێراوە جێبەجێکن ئەتوانین بڵین ئەو هێزانە ئەگەر زەمانێکی لەو جۆرە نەبێت ئەگەر گریمان توندوتیژە ڕوویایەوە بەرنامەی داهاتوی هێزانە چی دەبێت چۆن وەڵامی دەدەنەوە من پێم وایە کاتی ئەوە هاتووە ئێمە لەگەڵ ئەوانە قسە بکەین کە لە پشت ئەو بارگرژیەوەن لە پشتی ئەو توندوتیژیەوەن کاتی ئەوە هاتووە کە ئیتر لەگەڵ ئەوانە تەصفیه حساب بکرێ چونکە ناکرێ خەڵکێک لە ماڵی خۆی دانیشت بێ لەم قڕی خۆی دانیشت بێ بە ئیسراحات لە بەردەمی تەلەڤیزیۆن و کارەبا و ئاو و خواردنی خۆش و ئەوانە و هانی کوڕی خەڵکیش بدا مناڵی خەڵکیش بدا بۆ کاری توندوتیژی خۆشی هیچ مەترسیەکی لەسەر نەبێ لەبەرەوە برادرانە خۆیان زۆر شارەزانەوە ڕەنگە خۆیان مدیری ئەو قوتابخانانە بن ئەبێ لەگەڵ ئەو حساب بکرێ کە بڕیاری توندوتیژیەدا کە هانی توندوتیژیەدا کە
کە بەردەداتە دەست گەنجێکی خوارهدە ساڵ و بەردبارانی پۆلیس و ئاسایش و دام و دەستگاکانی پێەکە ئەوە کە ئەبێ لە نەتیجەکەی ئەگەر نەگەیتە حەلوە ئەو تونند و تیژیانە بەردەوام بێ ئەبێ لەگەڵ ئەوانە ئەو وەختە قسەیەکی ترەکرێ. باسی تەصفیه حساب کرد. بەڵێ تەصفیه حساب یعنی ئەتوانین بڵین ئەم هێزە کە ئێستا لە ناو شاری سلێمانی کۆکراوەتەوە ئامانجلی ئەوەیە ئەگەر لە حاڵەتێک تونند و تیژە ڕووباتەوە عسکەریان تەصفیه حسابات بکرێت لەگەڵ ئەوانی کە باسیەکەیت کە خۆ دەڵی لە پشتی شەرت نییە هەموو تەصفیه حسابێک بەهێزی چەکدار بێ. ئێمە بۆ هێزی بەکارهێنانی هێزی چەک ئەبێ ئەخیر هەڵبژاردن بێ کە ئیتر هیچ جۆرە مەجالێکی تیانەما بێ کە ئێمە خۆمان بەش بە حاڵی خۆمان دژی بەکارهێنانی چەکین لە کوردستانە چونکە ئێمە مێژوویەکی تاڵمانەیە نەمیلەتەکەمان پێیان خۆشە نەخۆمان پێمان خۆشە و نە کەسیش پێی خۆشە بەس دوژمنانی میلەتەکەمان دوژمنانی ئەو ئاشتی و ئازادی و دیموکراتی کە ئیمڕۆیە لە کوردستانە پێی خۆشە و ئەو کەسە کە ئەو بارگرژیە دروستەکە و ئەمن و ئاسایش لە خەڵک تێکەدا من پێم وایە پیلانی دوژمنەکانمان ناحەزەکانمان جێبەجێیەکە لەبەرەوە تەصفیه حساب بەمانای ئەوە نییە تەصفیه حساب لەسەر مێزی گفتوگۆش ئەکرێ لە هەموو دانیشتنیەکە ئەکرێ بە بەیانێکە کرێ لە ئیزاعەوە ئەکرێ هەر مەسەلەن هێواشکردنەوەی مەسەلە ئیعلام خۆیت ئەوە لە خۆیان تەصفیه حسابێکە ئەکرێ لەبەر ئەوە ئێمە بڕوامان نییە بەوەی کە بتوانین گەیبی لە حدێکی وای ئێستا چەک بەکاربێنین بەرامبەر بە یەکتری و هیواداریشم ومێدیشەکەم کە قەت ئەوە ڕوو نەدا و نەگاتە ئەو حاڵە و بەکارهێنانی چەکی جارێکی تر دووبارەیەکەمەوە خەتەرە و تووشی کارە ساتمانەکە و بەکارهێنانی چەکیش نەتیجەکەیشی جارێکی تر دانیشتن لەسەر مێژی گفتوگۆ من پێم وایە ئیمڕۆ هەر هەمومان بە حرمەتەوە بە مووقیفەوە لە مووقیفی هێزەوە بین لەگەڵ یەکتریا دانیشین بگەڕێنەوە بۆ میلەتەکەمان یەکێتی و تەبایی و یەکریزی بپارێزین و حەقە ئیمڕۆ ئێمە بیر لە بەرنامەی تر بکەینەوە بۆ داهاتوی میلەتەکەمان. باسی ئەوەمان کرد کە ئەو هێزانە بەمەبەستی پاراستنی ئاسایشی کوردستان ئاسایشی سلێمانی ڕویان لەم شارە کردووە. بەس وەک باس ئەکرێت وەک دەگوترێت ئەم هێزانە چەکی قورسیان پێ لە نێویانە باز لە تۆپی 6 ملیم باز لە دۆشکە ئەکرێت. ئاسایشی شارێک بەم چەکان ئەپارێزرێت لە ناو شاری سلێمانیە نەچێکی قورسی لێ نەتۆپی لێ نەهێنی لێە و هێزی پێشمەرگەکە حرەکەکە لە شوێنێک بۆ شوێنێکی تر هێزی ئیسنادی هەیە لە دەرەوە لەو شوێنانەکە وەکو سەربازگەیەک جێگیرە بێ هێزە ئیسنادەکانی لەگەڵ خۆیە بێ لەبەر ئەوە هێزی پێشمەرگە حرەکەی کردووە بۆ هەر شوێنێ چەکی قورسی لەگەڵا بەڵام چەکی قورس نەبراوەتە ناو شار و لە ناو شاری سە بچیتە جادەی مەولەوی بەردەرکی سەرا هیچ معسکرێک و قەڵایەکشی لێ نیە تاکو چەکبەریتە ئەوانە هیچ پێویستی ناکە بەڵام ئەو هێزانی کە ئەجوڵێن عادەتەن هێزی ئیسنادی لەگەڵا. پێدوانیە بڵاو بوونەوەی ئەو هێزە زۆرە لەسەر شەقامەکانی ناو شاری سلێمانی بەتایبەت شوێنێکی هەستیاری وەک بەردەکی سەرا و جادەی مەولەوی بەشێک بێت لە تێکدانی دۆخی ئەمنی ئەم شارە. من پێم وایە ڕووداوێک ئەو هێزەی هێناوەتە ئێرە کە ئەوە باشترە لە ڕووداوەکە ئەو ڕووداوی کە ئەو هێزەی هێناوەتە ئەوانە پێم وایە ئەبێت بەو بڵێ بۆ وات کرد ئەم هێزە بێتە ئەوانە ئەو هێزە لە خۆیەوە نەهاتووە هێزی داگیرکردنی هەموو ڕۆڵی ئەو خەڵکەیە ئەو هێزە هاتووە دوو مانگی ڕەبەقە بەرۆژور ئەو جادانە گیراوە دوکاندار نەیتوانیوە کاس بکات لەو جادانە ئەنواع خطابە درێ ئیهانە بە کەرامەت و شەرەف و هەموو سەروەریەکانی میلەتەکەمانەکرێ ئیهانە بە خوێنی شەهیدانەکرێ بە پێشمەرگە ئەکرێ بەم دەستکەوتانە ئەکرێ بەردباران تونند و تیژیتیایە لەوانە ئەڵڵاهو ئەکبەرەکرێ و باسی جیهاد دەکرێ دارە لاستیک و خۆچەقانی و ئاگر و ئەنواع و ئەشکال وەسائل دروست کراوە لەوێ چەقۆکێش و سەرسەریان هێناوە لەوێ کۆیان کردوتەوە بۆ ئەوەی کاری تونند و تیژی پێ ئەنجام دەن نەتیجەی ئەوە هاتووە لەبەرەوە ئەو هێزەی کە ئێستا لەوەیە خەڵک زۆری پێ خۆشترە پێی باشترە لە شەڕەجوێن لە شەڕەبەرد لە کاری تونند و تیژی لەبەرەوە ئەو هێزە لەوە نهاتووە کە وڵا بێوێ سلێمانی وڵاتێکی تر بێ بێوێ داگیری کە بۆ ئەوە هاتووە خەڵکی سلێمانی شاری سلێمانی ڕۆڵەکانی سلێمانی لە دەست ئەو کەسانە ڕزگارکە کە لە دەری سلێمانی هێنان بۆ ئێران و لێرانە بە پیکاب و گەڵابە بەردیان بۆ هێنان و بەردبارانی ڕۆڵەکانی سلێمانی پێ بکەن و خەڵکی سلێمانی پێ بکەن. بەردەوام باز لەوەکەن ئەوانی خۆپشاندانیان کردووە لە چەند سەد کەسێک تێپەڕیان نەکردووە
بەڵام هێنانی چەندین هزار هێزی سەربازی بۆ چەند سەد کەسێک بە بڕۆی تۆ شتێکی پێویستە؟ من خۆم جارێ پێشەمو شتێک حەق هەموو خەڵکێک خۆپیشاندەر جابکاتۆ لە تند و تیژی خۆپیشاندەر مقدسە. مەبەستت لەوانەیە کە خۆپیشاندان ئەکەن و مەبەستت لەوانەیە کە تند و تیژی ئەوێنن. تند و تیژی ئەمە دوشتی جیاوازە. خۆپیشاندەر بەڵام بەردەوام لە ڕاگەاندنەکانەوە ئەم دوانە بەستراونەتەوە بەیەکەوە. ئەو کەسێک کە ئیبەسێتەوە بەیەکەوە مەبەستی تایبەتی هەیە. من پێم وایە کە فیشەکت پێوە نیە، یەکێکیش حەقێکی لات بێ بە شێوەیەکی قانونی و شەرعی بێ داوا لێ بکات دوشتی جیاوازە. ئەوەی فیشەکت پێوە نیە ئەوە تند و تیژیە، ئەوە هیچ حەقێکیشی لان نییە. ئێمە بە ئەوە لە یەک جیا بکەینەوە. خۆپیشاندان بە یاسا ڕێکەخرێ و ئیجازەی بۆ وەرەگیرێ، کات دیاریەکرێ، شوێن دیاریەکرێ، داواکاریش دیاریەکرێ. جا هی چینێکە توێژێکە هی هەموو خەڵکی کوردستانە ئەوە حەقی خۆیەتی ئەبێ حیمایە بکرێ، ئەبێ پارێزگاری لێ بکرێ و ئەبێ هەموو ئینسانێکی بە ویژدان پشتگیری پشتیوانی لێ بکات لە داواکانیان. تند و تیژیش کە لە ناو بە فیشەک پۆلیس بکوژێ، بە فیشەک پۆلیس بریندار ببێ، بەبەر چاوی پۆلیس کوێر بێ، چاوی ئاسایش کوێر بێ، دار و بەرد و پەنجەرە و شوشە و ئەمانە بشکێنرێ و هوها و قسەی ناشرین بوترێ. ئەم پێم وایە دوشتی زۆر جیاوازە. لەبەر ئەوەی کە لە سلێمانیا بووە شتی سیاسیە، هێزی سیاسی لە پشتۆیە و ئەگەر بیان توانایە و توانایان هەبوایە ئێستا چێ لە هەموو شاری سلێمانیان کردبوو بە ئاگر و هەموو شاری سلێمانیان والێ کردبوو کە بچووکترین مەجالیتیان نەما بوو کە ئینسان ئیسراحەتی تیاکە وەکو ئەو دوو مانگی لە بەردەکی سەرا کردیان. کێ ئەتوانێت هێزی پێشمەرگە لە شارێکەوە بۆ شارێکی تر بجوڵێنێت؟ بە فەرمانی کێ جوڵێن؟ هێزی پێشمەرگە کە ئەجوڵێنرێ جارێکیان لە سنووری محافظەیەکە وەک پێم وتی عوزویەکی پێشمەرگە لە لیژنەی ئەمنیایە. ئەو لیژنەی ئەمنیە لە کاتێکە ئەگەر بڕیاریدا هێزی پێشمەرگە پێویستەکە بۆ هاوکاری هێزەکانی ناوخۆ، ئەو نوێنەرە ئەتوانێ بگاتۆ مەرجعی خۆی و ئەو هێزە بجوڵێنن بۆ پۆلیس و ئاسایش و بۆ ناوخۆ وەزیری پێشمەرگەش دەسەڵاتی هەیە هێزی پێشمەرگە بجوڵێنێ. بەڵێ ئەتوانی پێمان بڵێ نوێنەری پێشمەرگە لە لیژنی ئەمنی پارێزگای سلێمانی کێیە؟ لێرە لە فەرماندەیی برادێکمان هەیە کاک نەبەز عوزوی لیژنەی پێشمەرگێ. ئەو هێزانەی کە بەرەو سلێمانی جوڵێنراون لەسەر داوای لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی بووە؟ پێشتریشمان باس کردی ئەو هێزەی هاتوێتە ناو شاری سلێمانی لەسەر داوای لیژنەی ئەمنی بووە. باشە. ماوەیەک پێش ئێستا تۆ بانگێشتی پەرلەمان کرایت و بە کۆی 67 دەنگ متمانەت پێدرایەوە وەکو وەزیری 68 دەنگ متمانەت پێدرایەوە وەکو وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێم. بەڵام پێشتر پەرلەمانی کوردستان بڕیارێکی حەڤەخاڵی دەرکرد کە تایە باسی کردووە نابێت هیچ هێزێکی پێشمەرگە لە شارێکەوە بۆ شارێکی تر بجوڵێنرێت. پێدوانیە تۆ خەقیەوە بڕیارەت کردو؟ نا ئەو بڕیارە خەرق نەکراوە. بەمانای ئەوەیە ئەگەر هات و کوردستان کاول بوو ئاگری تێبەر بوو ئەمن و ئاسایش نەما تاڵان و بڕۆ کرا هێزی پێشمەرگە نابێ بجوڵێ ئەو خاڵە معنای ئەوە نییە. ئەو خاڵە معنای ئەوە ئەگرێتەوە لە هەندێک حاڵەتە کە پێویست نەکە یا شتێکی ناوخۆیی بێ یا ململانێکی سیاسی بێ هێزی پێشمەرگە نەڕۆ. ئەگەنا ئەگەر لە کاتێکە کە هەڕەشەکە لەسەر دەستکەوتەکان بێ، لەسەر ئەمن و ئاسایشی خەڵک بێ، بۆ تێکدانی وەزعی ئەمنی بێ، هێزی پێشمەرگە ئەتوانێت بجوڵێ. خۆپیشاندانەکانی سلێمانی گەیشت بوون ئەو ئاسی کە بڵین شارەکە ئەسووتێنن؟ ئەوە لە سلێمانیا خۆپیشاندان نیە، ئەوەی کە بینیمان لە شاشەکانی تەلەڤیزیۆنەوە دیارە یا خۆلادانە لە حەقایق و ڕاستی یا ئەوەی کە لە شاشەکانی تەلەڤیزیۆنەوە کە بینین زۆر لەوە خەتەرتر و خراپتر بوو. تند و تیژەکەی مەبەستت؟ تند و تیژەکەیشی و بەرنامەکەیشی. بەڵێ. سەبارەت بە برینداربوونی کۆمەڵێک هاوڵاتی بە گولە وەکو وەزیری پێشمەرگە چی ئەڵێت؟ من دژی ئەوە و ئێمە هەموو تواناکانمان لە کۆبوونەکانیشمانە چ لەگەڵ پێشمەرگە چ لەگەڵ لە پۆلیس چ لەگەڵ ئاسایش چ لەگەڵ لیژنەی ئەمنیش هەمیشە تەوجیهی ئەوەمان داوە بە هیچ جۆرێک نابێ ڕووی لولەی تفەنگ بکرێتە ئەو خەڵکە حتا توندوتیژیەکان وەگەر تەماشاش بکەی ژماری برینداری پۆلیس کە ئێستا پێم وتی لە 580 پۆلیس زیاترە 4 پۆلیس یا 5 پۆلیس و ئاسایش تاکو ئێستاکێ شەهید بووە. ئەوە نیشانی ئەوەیە کە
تەوجیهاتێک هەبووە کە بە هیچ جۆرە نابێت لولەی تفەنگ بکرێتە خەڵک وەک من پێم وتی بەکارهێنانی چەک بەرامبەر بە خەڵک کارێکی هەڵەیە چونکی ئەو خەڵکی خۆمانن و هەرچە نەگەر کاری توندوتیژی بکەن ئێمە ئەبێ لە ئەوەی لە پشتی توندوتیژێکەوەی و ئەو هانەدا لەگەڵ ئەوە دانیشین بۆ لێ پرسین بۆ ئەم کارە بەڵام لەگەڵ ئەوەشتا دیارە بەڕاستی هەندێک ڕوودا بووە ئەو ڕووداوانە ئێمە خۆمان بەش بە حاڵی خۆمان هەم شەهیدەکانیان بە شەهیدی خۆمانەزانین هەم بریندارەکانی بە برینداری خۆمانەزانین و خۆمان بە بەشێک لەوان و ئەوانیش بە بەشێک لە خۆمانەزانین و هیوادارین کە شتی وا ڕوو نەداتەوە بەڵام ئەوەی ڕاستی بێت ئەبێ ئێمە پێم خۆشە لێوە قسەکەم تەواوکەم و ئەبێ هەمومان بیزانین ئەوەی کەڵە پێڵێن معارەزە بە هەرچی توانیان هەوریان داوە کە سۆرتین ژمارە خەڵک بن سەر جادە و وا بکرێ بکوژرێ و بریندار بێ هاندانەکەیان بۆ ئەوە بووە مەبەستیان ئەوە بووە تەوجیهیشیان ئەوە بووە ئەمە لە کۆبوونەکانیانە ئێمە بە تەکید ئێستا زانیمانە ئیمڕۆ بەرنمەیان چییە زانیمانە دوێنێ بەرنمەیان چیە ئێستا ئەزانی سبێنێ بەرنمەیان چیە ئەگەر پیان جێبەجێ بکرێ ئێمە هەموو معلوماتێکی ئەوان لە بەردەستمانە و ڕەنگە ئەوانی هەموو معلوماتێکی ئێمە لە بەردەستیان نابێ بالمقابل لەبەر ئەوە معلومات شاراوە نییە ئەوەی لەگەڵ ئەو دانیشتووە لە کۆبوونەکە زۆر جار نقلی حی هەیە بووە من کە نقلیەکات ڕەنگە هەندێک جاریش لای من بە هەمان شێوە هەبێ لەبەر ئەوەی کە ئەوان نیازیان هەبوو ئێمە بە هەموو توانایەکمان خۆمان لێمان پاراستووە بۆ ئەوەی کە ئەزانین ئەوان بەرنمەیان چییە پلانیان چییە و مەبەستیان چییە لەم ئیشەکە ئەیکەن ئیجراعاتی ئێوە لە پرسیینەوەتان لەگەڵ ئەوانەی کە تەقەیان لە خۆپشان دەرکردەوە چێ بێت ئێمە حکومت هەیە دادگا هەیە وەئیسە لیژنەیەکی لێکۆڕینەوە دروست بووە تحقیقەکات چونکە شەر هەر ئەو کەسە متهم نییە کە تەقە لە خەڵکەکە ئەو کەسیش متهمە کە خەڵکە نێرێ خەڵک کوژێ کە خەڵکە نێرێ کاری تێکدەرانە بکە کە خەڵکە نێرێ کاری توندوتیژی بکە لەبەرەوە ئەوش پێویستە لێپرسینەوەی لەسەر بکرێ جاری وایە ئەو متهمترە تاکو ئەو کەسەی کە چوە کارە توندوتیژیەکە بکە لەبەرەوە ئەو کەسیش مەسئولە لەبەرەوە بێ لە دوای ئەو لیژنەی تحقیقێک کە تەواو بوو و ئەبێ هەموو ئەو کەسانی کە لەلایەن دادگاوە داواکرێن ئیمڕۆ بێ ئەسبەی بێ بچنە بەردەمی دادگا و لێپرسینەوەیان لە بەردەمی دادگا لەگەڵ بکرێ کێ لەوێ هەمووی متهمە هیچ کەسێکیش مجرم نییە هەتاکو تۆمەکەی لەسەر تەسبیتە بێ هەر کەسێکیش مجرم دەرچوو ئۆختە بە پێی دادگا و بە پێی یاسا حکمی خۆی وەرەگرێتەوە نە من و نەغەیری من و هیچ کەسێکیش ناتوانێت ئەو کەسانە بپارێزیە ڕەنگە بۆ ماوەیەکی کورت هەندێک کەس بتوانێت خەڵکێک بپارێزێگە لەلایەن دادگاوە داوا کرێ یا بۆ هەندێمە بەس بەڵام پێم وان نییە کەس بتوانێت ئیمڕۆ سبەی بێ لە دەست یاسا ڕزگاری بێ لە بانگێشکردنەکەی پەرلەمانە لە وەڵامی هەندێک لە پەرلەمانتارانە تۆ بە گۆڕی شەهیدان سوێن دەتخوارد لەسەر هەندێک بابەت پێدوانیە بەشێک لە کەسوکاری شەهیدان بۆ سوێن خواردنە ئیسفزاز بوو بن نەخێر ئەوەی من چونکە من کە خوێن سوێنم خواردووە لە هیچ شتێکە هەمویان ئەم هاوڕێکانم هەم ئەوانیش کە ئێستا بەرامبەرمانن ئەزانم ڕازگۆم و سەریحیشم و سادەیشم لە هینەکانما و ئەو سوێن خواردنیشم بۆ ئەوە بوو چونکە سوور ئەمزانی ئەوانە درۆەکەن بوختانەکەن چونکە کە ئەوڵێت دەبابە من پێتەڵێم دەبابە نییە سوێنم بە گۆڕی شێوی خواردووە دەبابە نییە دەبابەی پیشانەیەم ئەو ڕاتەگرم لێرەیە ئەتوانیت پێمان بڵێ جیاوازی نێوان دەبابە و ناقلی ئەشخاص چیە بەڵام دوای ئەم ناوبڕە ئەگەڕێنەوە بۆ وەڵامەکە ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتە